دامەژدان بە خولی نوێی سزاکانی ئەمریکا بۆ سەر ئێران و جەخکردنەوەی بەڕێبرایەتی دانەڵد ترامپ لەسەر چڕبوونەوەی فشارە ئابوووریەکان ئەو پرسیارە دێتە ئاراوە کە ئەم ڕێوشوێنانە تا چەند دەتوانن کاریگەریان هەبێت لەسەر ناچارکردنی تاران بۆ گۆڕینی هەڵسوکەوتەکانی. سلێمان تاشان ڕۆژنامەوانی بواری ئابووری لە هەرێمی کوردستان و لەگەڵمانە بۆ گفتوگۆ لەسەر ئەم بابەتە. کاک سلێمان سپاس بۆ ئامادەبوونت. بە لەبەرچاوگرتنی ئەم سزانەی کە ئەمڕۆ ڕاگەیەندران، گرنگترین جێوازی ئەم خولەی سزاکان لەگەڵ سزاکانی پێشووی ئەمریکا بۆ سەر ئێران چیە بەڕای جەنابەت؟ سلااو لە جەنابەت، سلااو لە بینەرانی دەنگی ئەمریکا. من ڕاستەکەی کە گوێم لە دەنگی لە وتەکانی سکۆت بیسن وەزیری گەنجینەی ئەمریکا دەگرت، من هەستم بەڕاستی جۆرەك جیاوازی کرد لە شێواز و لێدوان و دەربڕینەکانی ئەمریکا و هەڵوێست و ئەو پلانەی کە ئەمریکا بەڕاستی بەتەمایە جێبەجێ بکات. دەبین لە مانگەکان و لە ساڵەکانی ڕابردوودا ئەمریکا لە ڕاستیدا ئەمە یەکەم جار نییە کە سزا و گەمارە بە سێران دەتەسەپێنێت. جیاوازیەکە لەمەدایە ئەم جارە من وای لێ تێگەشتم کە بەڕاستی ئەمریکا ئەم جارەی زۆر ڕەشدە زۆر سوورە لەسەرەوەی کە ینی زۆرترین گوشار بەسەر ئێراندا زۆرترین سزا بسەپێنێت. پێشتر لە ساڵانی ڕابردوودا ئەمریکا هەندێک ڕوو دەربایەتی جۆرێک جاریوا بوو هەڵوێستەکانی تۆزی حاڵەتی شەرمنانی پێوەدیا بوو، زۆر جار ڕەچاوی هاوپەیمانەکانی دەکرد، ڕەچاوی دۆستەکانی دەکرد. ئێمە بیرمان نەچێت کۆمەڵک وڵات هەن کە هەم دۆستی ئەمریکان هەم دۆستی ئێرانن. ئەمانە ئەمریکا زۆر جار دەستی تاڕادەیەک لەم حاڵەتە بەسرا و ینی بە شێوەک لە شێوەکە ئەم وڵاتە دایانخودی مە بۆ نمونە ناچارین پەیوەندی بازرگانیمان لەگەڵ ئێران هەبێت. بۆ نمونە وڵاتێکی وەکو عێراق دایانخود ئێمە ناچارین بۆ نمونە بنزین بخرین، ناچارین گازی سروشتی هاوردە بکەین. ئەمریکاش زۆر جار یارمەتی وڵاتانی دەدا کە بنزین لە ئێران بەڵێ هەندێک ئستثنای بۆ ڕەچاو دەکردن. ئستثنا قائل بوو، بەڵام بە قەناعەتی من ئەم جارە سیاسەتی ئەمریکا زۆر جیاوازە. ئەم جارە ئەمریکا لای هێڵی خۆی جیا کردەوە بە تەواوی وڵاتانی ڕاگەیان کە ئێوە لە نێوان ئێران و لە نێوان ئەمریکا و جوانتر بڵم گوتی لە نێوان تیرۆر و لە نێوان ئەمریکا دەبێت لایەنێک هەڵبژێن هیچ جۆرە تاریف و ڕوودەربایەتیشی لەگەڵ هیچ وڵات و هیچ کۆمپانیایەک نییە. بۆیە بە قەناعەتی من جیاواز بوو. باشە کاک سلێمان، وەک دەزانی ئێران ساڵانێکە ئەم گوشارە ئابووریانەی لەسەرە و لەلایەکی دیکەشەوە فێری هەندێک لە ڕێگاکان بووە بۆ با بڵێن خۆدزینەوە لە ئەم سزا و گەماروانە، بۆ نمونە فرۆشتنی نەوت بە چین و ئەو وڵاتانی دەراوسێ و داهاتێکی زۆری لەم ڕێگەیەوە دابین کردووە بۆ خۆی. چەند ئەتوانێت ئەم جارە ئێران خۆی لەم سزانە دەرباس بۆ جارێکی تر؟ بە بڕوای من ئێران بۆ خۆ دەرباسکردن لە سزاکان هەموو کاتی ڕەنگە ڕێوشوێن و ڕێکاری خۆی هەبێت، بەڵام ئەم جارە ڕەنگە ڕێکارەکان زۆر ینی قورستر بن بۆ ئێران. ئێمە بیرمان نەچێت لە ساڵانی ڕابردوودا ئێران پەیوەندێکی جێبەجێ و زۆر باشی لەگەڵ گروپەکان لە عێراق بوو، لە ڕێگای عێراقەوە توانیوێتی بەشێک لە پارە بۆ ناوخۆ بگواستێتەوە تەنیا لە ڕێگای عێراقەوە نەوت بفرۆشی، لە ڕێگای پاکستان، لە ڕێگای زۆر جار شوێنێتی وڵاتی تر، لە ڕێگای ئەو کۆمپانیا بچووکانەی کە بەتایبەت لە چین کۆمپانیەکانی تایبەت بە پاڵاوتن کاری کردووە. ڕێگەی هەبوو ینی بۆی کە بتوانانی بە شێوەک لە شێوەکان هەم هەناردەیەکی هەبێت لە وزەدا، هەم بتوانێت داهاتێکیشدا بەدەست بێنێ. بەڵام ئەم جارە ئەمریکا بە بڕوای من ڕەنگە لێکۆڵینەوە زۆر بەوردی لەسەر لێکۆڵینەوە کردی کە ڕەنگە هەموو ڕێگاکانیشی لە ماوەی ڕابردوودا بە دوواداچنی بۆ کردی سەرجەم ڕێگاکان لەوانەیە ڕێگا هەبێ، بەڵام ڕێگاکان ڕەنگە زۆر بەرتەسک بن بۆ ئێران. هەر ماوەی ڕابردوو هەفتەی ڕابردوو بوو کە تەنانەت ئیماراتی یەکگرتووی عەرەبی کە زۆرترین پەیوەندی بازرگانی لەگەڵ ئێران هەبوو لە ڕابردوودا، لە ڕاستیدا زۆرترین پەیوەندی ئێران لەگەڵ ئیمارات بووە. بینیمان کە بە پشتوانە پەیوەندی بازرگانەکان چ زیانێک بە بەر ئێران کەوتووە. ڕێگا دەدۆسێتەوە، بەڵام ڕێگاکان زۆر باشە. کاک سلێمان ئاماژەت باوە کرد کە ڕێگا دەدۆزێتەوە، بەڵام ڕێگاکانی زۆر سنووردارە. ئاماژەت بە وڵاتی ئیمارات کرد کە پەیوەندیەکانی پچراندووە. هەروەها دەکرێت وڵاتانی دیکەش بۆ نمونە ناوبووین تورکیا ئێستا لەگەڵ سعودیە بە شێوەیەک لە شێوەکان ڕێکەوتنی بەرگریان هەیە و ڕەنگە وەکو جاران یارمەتی دەری ئێران نەبێ ئاسانکاریان بۆ بکە. ئەزانین عێراقیش بە هەمان شێوە لە ژێر فشاری واشنگتۆندایە و ئاڵوگۆڕی دراویان بووە بە دیجیتاڵی و کنترۆلکردنی عێراقیش بگرە قورس ینی زۆر ئاسانتر بێ بۆ ئەمریکا و ئەمەش بۆ ئێران کارەکە قورستر دەکات. بەڵام ئەمێنێتەوە هەرێمی کوردستان.
ئەم سزانە چۆن نەتوانێت کاریگەری بخاتە سەر هەرێمی کوردستان کە دەکرێت یەکێک لەو شوێنانە بێت کە ئێران بۆ خۆ دزینەوە لە ئەم سزانە پەنای بۆ ببات؟ لە ڕاستیدا هەرێمی کوردستان ئێوە دەزانن کە هەرێمی کوردستان لە ڕووی یاسایی و بەشێکە لە عێراق لە عێراقی فدرال کە بەشێکی زۆر لە پەیوەندی بازرگانەکان دەواازە سنوورەکان لە ڕێگای عێراقەوەی تەنانەت لە ماوەی ڕابردوودا سیستەمێک خەریکە لە عێراق دێبەجێ دەکرد بە ناوی سیستەمی ئەسیکۆدا کە هەموو ئەو بارێکە لە دەرەوەڕە هاوردەی عێراق و هەرێمی کوردستان دەکرد دەبێت لە چواسی ئەو سیستەمەدا بێت کە پێدەم ئەسیکۆدامە ئەمە وا دەکات تەنانەت ئەگەر قەرار بێت بۆ نمونەگە پەیوەندی بازرگانی لەگەڵ ئێران سنووردار بکرێت کەمڕنگ بکرێتەوە تەنانەت دەگەر نەهێڵدێت ئەمە بەشێکی زۆری پەیوەندی بە خودی حکوومەتی فدرالیەوە لە ڕێگای حکوومەتی فدرالیوە ئەگە حکوومەتی فدرالیش بەڕاستی بڕیاری و بداکەیت پەیوەندی لەگەڵ ئێران نەبن بە قەناعەتی من هەرێمی کوردستانیش لەمڕۆوە پەیوەندەکانی بەتەواوی سنووردار دەکات هەرچەندە هەرێمی کوردستان ڕەنگە پەیوەندەکانی لەگەڵ ئەمریکا زۆر قوڵتر و بەهێزتر بێت بۆیە بە بڕوای من چونکە جیاوازیەکی تر هەیە بەڕاستی هەرێمی کوردستان بە بیرمان نەچێت هەرێمی کوردستان سنوورێکی زۆر درێژی لەگەڵ ئێراندا هەیە لەوانەیە دەواازە فەرمیە بازرگانەکان لەگەڵ ئێران دابخێن لە داهاتوودا یا هەر گۆڕانکارێکی تێدا ڕووبدا بەڵام دیستانیش بە درێژایی مێژوو پەیوەندی بازرگانی لە نێوان هەرێمی کوردستان و ئێران بە بڕوای من هەمیشە ڕێڕەوێک بۆ پەیوەندی بازرگانی هەبوو تەنە لە ماوەی ڕابردووشدا ئەم پەیوەندیانە زۆرجار لە ڕێگای تەنان ڕێگای قاساخە بۆ کە خەڵکێک هەبوو لە ڕێگای قاساخەوە ماڵ و گۆڕە بازرگانی کردو ئەمە بە تەواوی بە بڕوای من ناپەترێت. باشە کاک سلەمان وەک پرسیاری کۆتایی دەمێ بزانم ئەم سزانە زیاتر خەڵک لە ئێران دەکاتە ئامانج یا بەڕاستی یا حکوومەتی ئێران؟ خۆی لە ڕاستیدا ئەمەی کە دەکرێت دەتوانین بڵێن بۆ سەر هەردووکان بەڵام ئامانجت بەر بەشێکی ڕەنگە زیانەکان زیاتر بۆ خەڵکی ئێران بێت. بیرمان نەچێت کۆماری ئیسلامی ئێران لە ساڵای ڕابردووە بە تایبەتی لەوەتەی جەنگیش دەستی پێ کردووە یەکێک لەو شتانێک بەدەستیەوە بووە بە شێوەک لە شێوەکان بە بارێمتەکردنی خەڵکی ئێران بووە. ئێران ئێستا خەڵکی ئێرانی بە بارێمتە گرتووە. من بە بڕوای من کۆماری ئیسلامی ئامادەیە زۆرترین فشاری لەسەر خەڵک دروست بکات زۆرترین زیان و زۆرترین هەڵاوسان و زۆرترین گرانی لە وڵات بێنێتە کایەوە تەنها خۆی پارێزراوێ خۆی بمێنێتەوە بۆیە هەموو هەوڵێکی ئێرانەوەیە کە لە ڕێگای خەڵکی خۆی ئەمە پوچەڵ بکاتەوە ئەگەر ئەمریکا سیاسەتی ئەمریکاش بەڕاستی ئەوە بێت کە بۆ نمونە بۆچوون و تێڕوانین و جۆرێک سیاسەتی ئێران یا پەیوەندەکانیان لەگە ئەمریکا گۆڕانکاری بەسەردا بێت ڕفتاری ئێران بگۆڕێ بە بڕوای من ڕفتاری کۆماری ئیسلامی ناگۆڕدرێت ڕفتاری کۆماری ئیسلامی کاتێک دەگۆڕدرێت کە ئەم ڕژێمە بەڕاستی کۆتایی پێ بێت. من زۆر دڵم بە قسەی سکۆت بیسن خۆش بوو کە باسی لەوە کرد کە ئەمە دەبێت کۆتایی بە کۆماری ئیسلامی ئێران بێنێت لە ژێر فشاری ئەو سزایانی کە بەتەمان دەستی پێ بکەن ئەمە دەتوانێت ڕزگارکەری خەڵکی ئێران بێت. بەڵێ سلێمان تاشان ڕۆژنامەوانی بواری ئابووری سپاس بۆ ئامادەبوونت لەم گفتوگۆیەدا.